خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم لە ڤیدیۆیەکی تردا هاتینەوەلاتەن ئەم جارە پرسیارەکەمان ڤیدیۆیە تەمەشا دەکەین لە ناو شاردا دەڕۆین خێراییشمان گەننا و 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە دەمانێت ئێستا بۆ دەستە چەپی خۆمان بسوڕێنەوە بەڵام ئەوەتە حاڵەتەکەمان لێ دیارە تەمەشا بکەنەوە دووبارە هەم لە دەستە چەپ و هەم لە دەستە ڕاستیش پاسکل هەیە ئۆکەی کەواتە ئێستا دەچینە سەر پرسیارەکەی Worauf müssen Sie jetzt achten? ئایا لێرەدا ئێستا دەبێت ئاگاداری چبی گوتمان کەوا هەم لە دەستە ڕاست و هەم لە دەستە چەپیش پاسکل وا هەیە بۆیە لە کاتی سوڕانەوەمان بۆ دەستە چەپی خۆمان ئاگاداری چێ دەبین auf den blauen PKW ئاگاداری ئەو سیارە شینەی دەبین کەوا لێرە پارکراوە لەسەر ڤاباندڕاند نەخێر پارکرایە بۆچی ئاگاداری بین ئەمەش هەر ناگەینە واسی ئەو پیکاوەی بەڵکو بۆ دەستە چەپی خۆمان ئێستا دەسوڕێنەوە کەواتە auf den Radfahrer rechts بەڵێ ئەو پاسکە سواری کە لە دەستە ڕاستمانە حالی حاضر لەسەر شۆسەکەی هاتە خوارێ دەیەوێتن ئەویش بۆ دەستە چەپ بڕواتن بۆیە ڕاستەوخۆ وا دەیەوێت داخلی جا دەبیت حاڵەتی یەکەممان ڕاستەکە وەڵامی دووەمە و هەروە حاڵەتی دووەمیشمان وەڵامی سێم auf die Radfahrerin links وەکۆی لە ڤیدیۆکەش دیتمان ئێستا لە دەستە چەپمان پاسکە سوارێکی تر هەیە ئەویش دەیەوێت ڕاست بڕواتن بۆیە وەڵامی دووەم و سێم لێرەدا ڕاستە سەرکەوت و سەرفراز بن